دەزانین لە یادی 123 ساڵەی دەرچوونی یەکەمین ڕۆژنامەی کوردی ئەم ئێوارەیە لە خزمەتتانە بین. وەک ڕێز و پێزانین بۆ هەوڵ و تێکۆشانی ئێوەی بەڕێز شکۆنامەی سوپاس و پێزانین پێشکەش بە ئێوەی مادوونە ناز دەکەین کە هەرێکێک لە ئێوە ساڵانێکی زۆرە درێژە بە کاروانی ڕۆژنامەگەری کوردی دەدەن. جێپەنجەتان وەک مانگ دەدرەوشێتەوە. هەزاران خوێندکاری دەرچووی بواری میدیا لەسەر دەستی ئێوەی بەڕێز ئێستا لە کەناڵەکانی ڕاگەیاندن بوونەتە هەوێنی بەرەو پێشچوونی میدیای کوردی. دووبارە بەخێربێن سەردیەمە. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا نەجات ڕۆستی بەڕێوەبەری ڕێکخراوی میدیا دەکەین بفەرمێ بۆ وتارەکەی. مامۆستایان و ئەکادمیانی خۆشەویست، ئەمڕۆ زۆر بەختەوەرم کە لەبەرت لە خزمەتی ئێوەی ئازیز دابین کە ساڵانێکی زۆر و دوور و درێژە بە کاروانی خەباتی ڕۆژنامەگەری ئەدەن. من زۆر شانازی ئەەکەم کە بەشێکی زۆرتان لێرە هەم مامۆستام هەم هاوڕێ و هەم پۆلم بوون. زۆر خۆشحاڵم. ساڵانی ڕابردوو زۆربەی کەناڵەکان ڕێزلێنانیان بۆ زۆرێک لە میدیاکارانە کرد، بەڵام ئەوەی کە تێبینیم کردبوو فرامۆشکردنی ئەکادمیانی بواری ڕۆژنامەگەریە کە لە بنەمادا پێگەاندنی کادری ڕۆژنامەگەریان میدیایی لەسەر دەستی ئێوەی ئازیز فێر بوون. Letto solo una